داواکاریەکانمان یەکەم دانانی کەسی شیاو لە شوێنی شیاو بە شێوەیەک لە خزمەتی کەرتی تەندروستی سنوورەکەدا بێت و ڕێز و بەهای کارمەندی تەندروستی بگێڕێتەوە لەژێر هیچ شارێکدا کاتژمێری زیاتر دەوام نەکرێت بە کارمەند ئەگینە دەوام نەکرێت. دووەم گۆڕینی شوێنە هەستیارەکانی بەڕێوەبەراتی گشتی و نەخۆشخانەکان. دوو هاتنی موچە لە کاتی خۆیدا. سێ پێدانی ڕۆژێک هاوکاری بەو کارمەندانەی کە بەیانیان دەوام دەکەن. چوار دابینکردنی دەرمان و پێداویستی پزیشکی بۆ نەخۆشخانە. پێنج دابینکردنی ئامێری پێشکەوتوو بۆ نەخۆشخانەکانی سنوورەکەمان. شەش دابینکردنی شوێنی گونجاو بۆ کارمەندان چونکە شوێنەکانمان نەگونجاوە. حەوت پێدانی سوپاس و ڕێز بە کارمەندانی تەندروستی لەسەر ئاسی دڵسۆزیمان کە ماوەی کە بەبێ هۆ ڕاگیراوە. هەشت جێرانەوەی پلە بەرزکردنەوەی فەرمانبەران کە ماوەیەکی زۆرە بە نایاسایی ڕاگیراوە. لەگەڵ ڕێزدا ماوەی 5 ڕۆژ تاکو 22/2020 مۆڵەت دراوە لە کاتی جێبەجێنەکردنیدا هەڵوێستی بایکۆتمان دەبێت لەسەر جەم نەخۆشخانە و مەڵبەند و بنکە تەندروستیەکاندا لەگەڵ ڕێزماندا. ئێمە وەکو کارمەندانی تەندروستی ڕاپەڕین کەمکورتی زۆرمان هەیە تەنها کێشەمان ئەوە نییە کە دەوام زیاد بکرێ بەڕاستی کێشەی زۆرمان هەیە هەر لە نەبوونی کارمەندەوە کە دەم هەیە کە کارمەندان نامەزرێ جێگەی ئەو کارمەندانە بە ئێمە پڕ دەکەنەوە. کێشەیەکی ترمان ئەوەیە کە جاریوە هەیە نەخۆش نیەتی پێداویستیەکان ئەوەندەنیا ئەو ڕۆژەی کەوە زیر دێ عیلاجمان بۆ دێ ئەو ڕۆژەی کەوە زیر دە عیلاج بۆ ئێرە دێت بۆ بەسیترین شت کە پاراستۆڵە نەخۆش نێردرێتە دەرەوە. بۆشایکی زۆر هەیە لە کردی تەندروستی ئێستا ئەمە شەوانە لە تەواوی ڕانیە خەفەر دەبین تەنها دوو کارمان دەمێنینەوە بۆیە زۆر کەمە بۆ شوێنێکی وەکو بیتوێن و پشدەر کامووی لەسەر لۆدەکە لەسەر تەواوی ڕانیە بۆیە داوا لە حکوومەت لە وەزارەتی تەندروستی لە ئیدارەی ڕاپەڕین دەکەین هەستن بە دامەزرانی کارمەندە دامەزراوەکان بەڕاستی بۆشایکی زۆر هەیە.